دەستان ئەی دەست و خۆش پەنجەتان لەشتان خۆش ساخ جاما یەکێک بوو لە پارچە میوزیکەکانی هونەرمەند و ئۆرکەسترا و ئاوازدانەر مامۆستا دڵشاد محەممەد سعید لێرەوە سلااو ڕێز بۆ یەگەرەمان بینێت و ئەو خاوەنی دەیان و سەدان ئاوازی جۆرا و جۆرە ئەمڕۆ بە کورتیە کوچێن لێ دڵۆپێک لە دەریایەکی مامۆستا دڵشاد باز دەکەن لە ڕێگی کاکۆریت و کاکە ژەنیارەوە زۆر زۆر بەخێر بێن کاکۆلی با لە تۆ دەست پێ بکەین مامۆستا دڵشاد کێیە بۆ هەڵتان بژارد ئەمڕۆ قسەی لەسەر کرد سەرەتا بەینتان باش ڕۆژێکی باش بۆ سەرجەم بینەرانی عزیز مامۆستا دڵشاد محەممەد سعید ڤایۆڵینژەنێکی دیاری نەتەوەی کورد کەسێکی ئەکادیمی کەسێکی زۆر بەناوبانگ موزیکدانەر موزیک ژەن یەکێکە لەوانی کە بۆ نمونە کار لەسەر ئاواز و فۆلکلۆری کوردی ئەکات چی لە ناو کوردستان بێت چی لە دەرەوەی کوردستان بێت دڵشاد محەممەد سعید لە دایکبووی 1950 لە شاری دهۆک وەکو هەر ژەنیارێک وەکو هەر کەسێک هەر مرۆڤێک ویست و خواستی حەزی ئەوەی هەبوو خولیای ئەوەی هەبوو کە موزیک ژانێکی زۆر باش بێت بۆیە سەرەتای ژیانی قۆناغەکانی سەرەتای ژیانی تەواوکە و ڕوو لە شاری بەغداکە بۆی پەیمانگای هونەرە جوانەکان بخوێنێت لە دوایەوەی کە لە شاری بەغدا پەیمانگای هونەرە جوانەکان تەواوکات خوێندنی پەیمانگە با بڵین ئەگەڕێتەوە شاری دهۆک لە ساڵی 1970 بزانم تیپی موزیکی دهۆک دامەزرێنێ یەکێ بۆ لەوانەی کە بۆ نمونە هەمیشە خواستی ئەوەی هەبووە کە ئەو هونەری ئەو موزیکەی یاخود ئەو تیپانی زیاتر ئەو ئامێرانی کە لە وڵاتانی دەرەوە یاخود لە شارانی دەرەوەی هەرێمی کوردستان هەبووە ویستویەتی بیگوازێتەوە بۆ کوردستان و بتوانێت بۆ نمونە ئاواز و هونەری کوردی پێشخات هونەری موزیکی کوردی پێشخات بۆیە هەر لەوێ لەبەروی ئاستێکی زۆر بەرزیە بێت توانایەکی زۆر باشی ئەبێت ئەبێ بە ئەندامی ئۆرکێسترای سیمفۆنی عێراقی ئەبێ بە هیچێک لە ئەندامانی با بڵین رادیۆی بەغا پاشان ئەبێ بە یاریدەدەری ڕابەری ئۆرکێسترا ئەمانە هەمووی کۆمەڵی پۆستێکن کاگاری ئەگەر ژەنیارێک یاخود موزیسیانێک ئاستێکی باشی نەبێت توانایەکی باشی نەبێت ئەو پۆستەی پێ نابەخشێت ڕاست هەڵبەتە مامۆستا دڵشاد یەکێ بۆ لەوانی کە ئاستی زۆر باش بوو بۆیە ئەم پۆستانەی پێبەخشراوە سەر ڕایەوەی کە هەمیشە کە لە بەغاش بۆ هەوڵی ئەوەیەوە کە موزیکی کوردی چۆن لەوێ پێشخات و چۆن بتوانێت ئەو ڕەنگە بگوازێتەوە کە پیشانی خەڵکی بات و جەماور و جۆگرانی بات کە ئەم ڕەنگەش هەیە لە کوردستان جا کاکژەنیار باستا وەڵامی پرسیاری من باتەوە کە بێگومان زای مامۆستا دڵشاد یەکێک لەو کەسانە بووە کە لە میوزیکی کوردیە هەنگاوێکی جیاواز و تازەی ناوە واتە میوزیکی فۆلکلۆر و سنەتی کوردی تێکەڵ کردو لەگەڵ میوزیکی ڕۆژاواییە ژیانینەوەی کار و بەرهەمێکی لەم جۆرە وەک خۆتان چۆن باسی ئەەکەی چۆن ئەزمونێکە ئەتوانم بڵێم لەگەڵ کاگوەلی دیشە چۆنڵی مناقەشەمان لەسەر کردو بوو کە توان بڵێم مامۆستا دڵشاد توان بڵێم هونەرمەندێک بووە ئەتمۆسفیر و توان بڵێم لە ئاسمانێکی ترە بۆ منە کارەکانی ڕێخست و بۆ منە دووبارە میوزیکی فۆلکلۆری دووبارە میوزیکی نێونەتەوەی خۆمان داڕشتوتەوە بە شێواز دەتوان بڵێم زۆرینەی تەنادەوەی کە هونەرمەندیش نین کە گوێبیستی بێڵێەوە مۆتسارتێکە هەڵێنەوە مۆتسارتێک ئەڵی دیسان لەدایک بۆتەوە بەڵام لەناو کوردستانە بە شێوازێ بۆ نمونە دایڕشتوتەوە بۆ منە هارمۆنیەکانی ینی بڵێن شێوازی کۆرپۆگەشنەکانی یان بڵێن ئەو تۆنانەی کە دووبارە داڕشتەوە بە شێوازی ینی دەنگەکان دووبارە داڕشتەوە بە شێوازێکی ڕۆژاوایی دووبارە نوێگەریکی کردووە دەستەری دووبارە میلۆدیەکانی پێیوەست کردووە بە هەنێ مۆداڵەوە مۆداڵە کۆنەکان و لە هەمان کاتیشە شێوازی بۆ منە ژەنینی بە کۆمەڵە توان بڵێن ئۆرکسترا کە لە دوو ئیشەکەیە بەتەواتی ڕۆڵێکی گەورەی هەبووە ئەوەی شەنگال و پێشمەرگە لەوەیە بەتەواتی توانین بڵێن ئەم مامۆستایە لێهاتووی سەلیقەی ئەو دەرەخالە و دوو ئیشەیە توانین بڵێن بەدەر لەوەش مامۆستا دڵشاد لە پاش ئەوەی کە لە پاش ساڵی 1970ەوە سەفەری وڵاتی نەتەوەی گرتوەکان نکاتەوە بزانم بۆ بەریتانیا ئەفوو بۆ وێڵز لەوێ لە ئەزانکۆی وێڵز زۆری گیرێبووی بتوانێت پەرە بە خوێندن بات خوێندنی باڵا لەوێ ماستەرە خوێنێت پاشان ئەچێتەوە نەمسا لە قوتابخانەی مۆزارت لەوێ
پەرە بە خوێندنی ئەیات کار لەو وڵاتەیە ئاکات لەگەڵ ئەوەشە لە ساڵی 2010 ڕێزلێنانی شادی دکتۆرای پێبەخشرێت لە موزیکی کوردیە لە قوتابخانەی مۆزارت باشە ئەنی یەکێکە بێت کە نەک تەنانەت لە کوردستانە بەڵکو لە ئەوروپاش کەسی جی پەنجی دیارە کەسێکی زۆر ئەوتووە لە ئەوتۆیە لە کارکردنی موزیکە تا خەمخۆرمان هەیە و مەمەسەڵشات کە خەمخۆری هەم بواری میوزیکی خۆی بێ و بیشێ بە ئەکادمیش فۆرمێکی تری پێگومان من لە ساڵی 2013 چاوم پێکەوت لە شاری هەولێر لەگەڵ مامۆستا دڵشادا بڕاتە بێ کاگاری سەحرەکان قەت لە خەمی ئەوەیان نەبوو بۆ نمونە وەکو ستارێک دەرکەوێ یاخود لە خەمی ئەوە بێت کە چەند بەرهەمی هەبێت زۆرترین بەرهەمی هەبێت بتوانێت زۆرترین پارە و یاخود زۆرترین بزنسی پێ بکات نەخێر هەمیشە لە خەمی ئەوەیە بووە وەکو پێشووتر باسمان کرد کوردستان جوانەکەی لەوەیە جگە لەم سروشتە جوانە ڕەنگا و ڕەنگ مرۆڤە ڕەنگا و ڕەنگەکانی تایە زمانە شێوەزارە ڕەنگا و ڕەنگەکانی تایە کاتێکە بۆ نمونە منێکی سۆرانی کە لەگەڵ مامۆستا دڵشادا قسەم کرد هەستمە کرد هەموو دنیا ئەمەنە دڵی خۆش بوو هەستمە کرد هەموو دنیای خۆیەتی ئەمەنی پێخۆش بوو لە خەمی ئەوە شابوو کە چۆن ئێمە بتوانین موزیکی ئەم ناوچەیە پێشخین ئامۆژگاری ئەکردین لەوەیە نەبوو بۆ نمونە بڵێ بەڕێی بخات و بڵێ ئۆکی تا زۆر باشە گفتوگۆی موزیکمانەکەی بۆ نمونە کە باسی لە شێوە ئەکادیمیەکەی باشە باسی ئەومانە کرد کە چۆن داڕشتنەوەی ئەم ئاوازانە چی بکەین داڕشتنەوەی ئەم میلۆدیانەی فولکلۆرانەی کە هەمانە یاخود ئەم شێوازی بەکارهێنانی ئامێرەکان لە ئۆرکێسترایە لە موزیکە جیهانیەکانە هەمیشە ئامۆژگاری ئەکرد باشترین ڕێچکە باشترینی پێ ئەوتین لەوەش جوانتر ئەو بوو لە بەرچاوی بێگانەیەکە هەمیشە ئەیوت ئەمانە تۆپن قەت نێژناڵەکانی کوردی بەرز هەرگیز یعنی شانازی بۆ ئاکرد شانازی بۆ یەکە کە هەر تاکێکی کورد سەرقاڵی موزیکە سەرقاڵی هوەری موزیکە باشە شانازی بۆ کردارە شانازی بۆ پیشەوە 2016 شەر خۆشم چۆڵی یەکترمان بینی بوو لە پانێڵێکە ئەوە بوو کاتێک پیانۆ چۆڵی هەنیشتی ئەوتەوە نازانبانێ خوێندکاری تر کە منی بینی کەوتم من بۆ منە من ئازر پیانۆم باماشەوە زۆری پێخۆش بوو وتی ینی ڕەنگێکی کەی نیشاناکە کە منی بینیم ئەترۆ بوو هەنێ شوازیکی پێوتم وتی وەرە بەیەکەوە دوێتێکەکەین ینی دوێتم هەبووە تۆزێ یەک ڤیددیۆکەی ما بەڵام ڤیددیۆکە کەمە دوایەوە وتی پەیوەندیم پێوە بکە هەنێ ئیشی خۆمە بۆ نێرم بیژەنەرەوە زۆر خۆشحاڵ بوون جا چەند ئیشێکی کەش بوو ینی چەند کاری کە بووی وا بکە بۆ منە لەو تەنکنیگای وا بکە یا بۆ منە بەم شازە بۆ نمونە ئەم شازە بەکاربێنە لە پیانە چۆن شیاوە چی شیاو نییە زۆر هەروکو کاگوەلی دوتی زۆر میهرەبانی لە ئیشەکەی خۆیان بڵین لە وتنەوەی ئیشک دەرسەکانیان پێوەی خۆشبەختن ڕاستە زۆر منیان دڵگەوانە واتە خۆشبەختن بەر کەسێکی ئاوا کەوتون و ینی خۆشببختیشە بۆ ئێمە کە یا بینین میوزیسیەنە بەناوبانگەکانمان لەگەڵ میوزیسە گەنجە بەناوبانگەکانمان هێوەشەر بەناوبانگن بێگومان بەڵام دەستگیرۆی گەنجەیە لەلایەنەوەکان بۆ خۆی جێگی دڵخۆشیە دەستان خۆش بە کاتەکەمان چڕ بوو ئەمڕۆ حەزمانەکە زیاتر لە سەر مامۆستا ئەگەر بدوین ڕەنگە بە چوار بەرنامەی تریش نەتوانین حەقی بینێ بەڵام لێرە سڵاو ڕێز خۆشویستیمان بۆی هەیە بە هیوای تەمەندرێژی و بەردەوامی و پێشخستنی زیاتری ئاستی هونەری کوردیش بێگومان دەستان خۆش بێت و باش